مانگی ڕەمەزان فێری ئەومانی کرد کە ئێمە بەڕاستی دەتوانین قورئان بخوێنین، دەتوانین کاتێکدا بنین بۆ قورئان خوێندن. لە مانگی ڕەمەزانە خەمی ئەوەتە ختمەکە تەواوکەی، بەلایەنی کەمەوە ختمەیە بکەی. باشە ڕاستەکی مانگی ڕەمەزان مانگی قورئانە، بەس خۆ 11 مانگەیت نابێ قورئانەکەدا بخرێ. ئەی باشە دوای مانگی ڕەمەزانیش بۆچی ئاوها سوور نیت، ئاوها خەمخۆرنی کە ختمەکە تەواوکەی؟ ئەگەر مانگی جارێک بێ کەمتر یا زیاتر. مانگی ڕەمەزان فێرمانی کرد دەتوانین مەبەستمان بێ، دەتوانین هەموو مانگی ختمەی قورئان بکەین. بەڵام کاتێک کە ئیمان لاواز بوو، کاتێک کە خۆشەویستی قورئان لاواز دەبێت لە دڵەکاندا، ئابە و شێوەی مانگی ڕەمەزان ئێمە هەوڵ نادەین. تەنها ئەوەیە ئیمانەکەمان لاواز بووە، خۆشەویستی قورئان و ئیسلام لە دڵمانە لاواز ئەبێ، بۆیە دوای مانگی ڕەمەزان قورئانەکە ئیهمال دەکەین. ئەگیرا ئینسانێکی ئیماندار ئەهلی قورئان بێ، وەڵڵا 12 مانگە لە خزمەتی قورئاندایە. کەواتە مانگی ڕەمەزان فێرمانی کرد ئێمە دەتوانین قورئان بخوێنین هەموو کاتێک، و کاتیشمان هەیە. ڕەمەزان چەندێ مەشغوڵ بی کاتێک بۆ قورئان دەدۆزیتەوە. ئەی دوای مانگی ڕەمەزان بۆچی هەمان شت دووبارە ناکەیتەوە؟ بۆچی لە دنیادا ئێستا وەکو ڕەمەزان ناژیت یاخود شتێک کەمتر؟ بۆی لە قیامەتە ئینشاڵڵا ژیانت بریتی بێ لە خۆشی و شادی و بەهەشت، بریتی بێ لە جەژن. ژیانی تۆ لە دوای مردن هەموو ڕۆژێکی جەژن و خۆشی بێ، لەگەڵ قورئاندا بژی. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابي. قورئان بخوێنە، چونکە لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز دێ تکاو شەفاعەتەکە بۆ ئەو کەسانەی کە لە دنیادا خوێندویانەتەوە. دەی وەکو مانگی ڕەمەزان ئەگەر کەمتریش بێ قورئانەکەت لەبیر دەچێ، چونکە دەتوانی هەمان لاشەی پێشوت هەیە، لاشت 40-50 کیلۆ کەمی نەکردووە، ئەختیار نەبوویتە بە 6 ڕۆژ، نەچوتێتە ساڵەوە، پێشتر 20 ساڵ بوو ئێستا 50 ساڵ بووی، نە، هەر هەمان جسم و لاشەیە. بەڵام ئیمانەکە لە ئاواز و تروسکە زیادی کە بە ئیزنی خوای گەورە.